یاد لە کوردستانە نازام چۆنی یادی ئازادی بکرێتەوە لە کاتێکە تۆ لە سیاسەتە ئازاد نیت، ژنان و پیاوان ئازاد نین، ئازادی فەرهەنگ نییە، ئازادی اقتصاد نییە، ینی ئابووری هیچ کەسێ ناتوانێت هیچ ئیشێک هیچ کۆمپانیایە بەسیترین ئیشکا ئەبێ تۆ ئازاد نیت ئەبێ لەگەڵ یەکێ لەم لایەنانەیە بەشداربی ئینجا کارێکی مەسەن کۆمپانیایە دانێ شتێ بکەیت واتە لە هیچ ئازادی ڕۆژنامەگەری نییە، میدیا ئازاد نییە، هەیحنی لە هیچ لایەنێکەوە لە هیچ شوێنێکەوە ئازادیەک لە وڵاتیان نیە و خۆشە ئەیبینی کە هەر ئەگەر دوو کەس بچێتە شوێنێکەوە پەلاماری ئەیان ئەگەر تۆ دیفاع لە مافی خۆ بکەیت دیفاع لە مافی خەڵکەی پەلامارە ئەیان بە هیچ شێوەیەک بۆن نییە ئەوە تا ئەم یاسای ئەیانەوە بێنن ناڵن ئازادانە تۆ کاری لەسەر بکەیت کە مناڵەکانی پارێزی کە کۆمەلگا پارێزی کە بەعزێ یاسا هەیە کە ئەمانەی هێنن لەوە زیاتر کە کۆمەلگا ئەباتە دواوە هیچ ئیسیفادەیەکی نییە دوو کەس ئەچێ بۆ شوێنێ ئەگەر میدیاکارە ئەگەر سیاسیەکە بە درۆن لێ ئێن بەبێ ئەوەی پر بزانی ئەم درۆنە کێ چییە بۆ لە خەڵگەیرێ ئەوە تا چەند جار ئەم ساڵ ئەم مۆزوعی درۆنە دووبارە بۆ سێبارە بۆ ئەلم بینە دوو کچی نازاریان کوشت کەسیش نەیزانی هیچ ڕوونکردنەوەیکی لێ سەر نەیرا ئەم دوو کچە بۆ کوژراکەمە یەکەم جار نییە پێرێ لە کەرکووک ئەوە هەر عینەن شت ئەمە ڕوویە ئەمەنە هەمووی نەبوونی ئازادیە ژنان تاکە توێژە مەسەلەن ژن هەر خۆی بۆ خۆی بە شێوەی ئازاد نییە یادیە کاتەوە ئەبێ یاد نەکاتەوە کە ئازاتۆ کاتێ یادی شتێگەکەیت هەر شتێ بێ یادی ئەەکەیتەوە حەدەسە شۆڕشە مەسەلە مافێکە وەرێگرتووە ئازادیە بەڵام تۆ خۆ هیچێ بەدەست نەهێناوە تا یادی بکەیتەوە ئەبێ هەوڵی بۆ بی لەو ڕۆژایە ئەبێت تۆ بەرنامەدانی ئەبێ بێ شتێ ژنان بۆ خۆیان شتێکی سربەخۆ دروستکەن هەموو ژنان بێنە پشتی کار بۆ ئازادی ژنان بۆ بکەن دیفاع لە مافی ژنان بکەن نەک ئەوە یادی چێکەیتەوە نازام هەموو ڕۆژێ ژنانە کوژرێن کچانە کوژرێن بەدەستی باوکو و باوکیان بەدەستی برایان کۆمەلگا یاساکانی کۆمەلگاکە و دەسەڵاتەکە ڕێیەوە بە ژن کوشتن تۆ بێ ئیش لەسەر ئەمە بکەیت کە ژنان نەکوژرێن کە ژنان ئازاد بن ژنان شوێنیان هەبێ لە شارەکە تا شوێنی هەبێ دانیشێ بە ئازادی خۆی ئەگەر بۆ تەمەتوعا ئەگەر بۆ گفتوگۆیە بۆ هەر شتێکە شوێنی خۆی هەبێ کار لەسەر ئەمانە بکە ژان کار لەسەر ئەوکن کە بە ئازادی ئیشوکارەکانیان بکەن لە دایرەکانە لەژە دەستی سڵتەیە ئازاد بن پەلامار نەیرن ژنبوون نەوێ بە عیبەیە لە کۆمەلگایە والله ئەمە هەتا بڵێ نوختەیەکی زۆر 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 گرنگە ئەمە ئەگەر سەر بگرێ تەحەولێکی زۆر 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 خەتەرە یعنی بە هەموو شێوەیە لە هەموو جومگەکانە هەروەکوتم ئەم تعدیلی یاسایانە کۆمەلگا باتە دواوە ژنان ئەوەنەی تر ژێردەستە ئەکا ئیترەوە تا لە مناڵیەوە ژێردەستەیەەکە جارێکی تر کێشەی ئەم یاسایە ئەوەیە کە جارێکی ترژ ئەژن ئەبرێتەوە ماڵەوە ئەبێتەوە بە کۆیلەی ماڵ هەروکو ئایسە تو زێلمەوە پێش لە شوێنێکا کە باس کرا کە ئیتر ژنان بۆ دووشت بەکاریە هەم بۆ متعی پیا و بۆ مناڵبوون یعنی هیچ دەورێکی کەی نابێ ژنی تری دەورێکی نابێت لە کۆمەلگایە ئەگە کچەکە بە 9 ساڵی بیرێ بەشوو حتا گەر بە 15 ساڵیش بیرێ بەشوو یخۆمە هیچی نەبڕیوە هیچ پلەیەکی نەبڕیوە هیچ هەنگاوێکی نەناوە لە ژیانە تەنها ئالەتێک گەورە کردووە بۆ ئەوەی کە پیا و متعی لێ بکە و بەردەوامی بیرێ بە نەسل و خێزان لێ دروست کرێتەوانە ئێمە ئەبێ پێش ئەوە پێش 21 بەرنامەمان هەبێ پلانمان هەبێ نووسراومان هەبێ ئامادەکراو بێ بۆ ئەوەی کە چی بکەین ئێمە بە ڕاستە وەکۆڵێن ئینتیفازە نەبوو بەڵام ئێمە ژێردەستەی حکوومەتێکی بەعسی درەندە بووین هەرچی چۆنێ بێ ئەیتر ئەگەر بە یارمەتی ئەمریکا بوو بێ بە شلبوونی بەعز بوو بێ لە شەڕی کوێتە نەجاتمان بوو لە دەست حکوومەتی بەعس ئێستاوە خەریکە وردە وردە ئەوەش نامێنێ جارێکی کە بە پلانی ئێران و بە پلانی دەسەڵاتی کوردی و بە پلانی حکوومەتی عێراقی جارێکی کە تۆ وێران بوویتەتەوە
مەسەرەن کەرکووک فترێکی زۆر چەند ساڵێک بە هەوەسی خۆ ئاهاتیت و ئەچوویت و ئازاد بووی وایان لە کەرکووک کردە سەڵاتی کوردی بە پلانێک لە بینی خۆیانە ئەوە تۆ لە سلێمانیەوە ناتوانانی زۆر ئازادانە بچی بۆ کەرکووک کە شارێکە لە بن دەستایە بە ئیسراحەت ناتوانانی بچی بۆ بەغا بە ترس و لەرزەوە خەڵگە چێ بۆ بەغا لەم لاشەوە لە بینی سلێمانی و هەولێرە دوو سوڵتە هەیە هەر هەمان شێوەیە تۆ ئازاد نیت بەش بە حاڵی خۆم ژنێکم ئەبە ئەگەمە سەیتەرەکە ئەڵێ قساکە بۆی من قسە بکەم زانێک کوردم با بە هەر کەسێکم لە وڵاتەکەیان با بە ئازادانە لە بینی شارەکانە بێنم و بچم لەبەرەوە بێ پلانمان هەبێ جارێکی تر تۆ ئەم هەرێمە ئازاد کەیتەوە ئازادی کەی لە دەستی ئەم سوڵتانە ئەم دەسەڵاتە کوردیانە دەسەڵاتی عێراق کە بە هەموو شێوەیەک سویچەکەی لەم لاوە بەدەست ئێرانەوەیە لەو لاوە بەدەست تورکیاوەیە بەڵام ئەوەی کە زۆر تەئسیری هەیە سیاسەتی ئێرانە لەبەر ئەوەی کە ئێوێ ئەوەی لای خۆی ئەگوزەرێ حکمی ئەمامەیە حکمی شریعەت و ئەمانەیە ئێوێ لێرش بە هەمان شێوە ژیانی خەڵک گوزەرکە ئەبێ ئێمە ئەمە قوبوڵ نەکەین هەروکوتم جارێکی کە ئەبێ ئەم هەرێمە ئازادکەینەوانێ ئەوەش شۆڕشی ئەوێ بەڕاستی لەوە ئەچێ خوێن ڕش بە خوێن ئەمە بکرێ لەبەر ئەوەی موچەند نایەتێ هەروکوتم ئازاد نیت عەزێتە دێن ناتوانی یەک شوێن بچی بە ئازادی وەلحاصڵ بە هەموو شێوەیە تۆ دەستیان گرتۆ بە سەر تا جاری کەژ و تومە لە شوێنی کەوتومە ئەم هەرێمە بۆ بە سجنێکی گەورە و تەلبەنگیان کردو و هەمومان سجنین لەژێر دەستیانە هیوادارم ئازاد بین.